قیبلەم گەشتێکە پاش 40 ساڵ غوربەت خەونە گەشتێکە بۆ زێدی دڵگیر بۆ بەهەشتێکە بۆ لووتکەی چیا بۆ پێدەشتێکە بۆ جێگایەکە عومری مناڵیم تەمەنی گەنجی و دەمی دڵقاڵیم لەوێ بەسەر چوو هەموو گیان هیوا ئاسۆی ئاواتم نەدەبوو ئاوا جێی حەسانەوەم حوجرەی فەقێ بوو لەگەڵ هەڤاڵان دەمەتەقێ بوو بۆ بیارەیە گەشتی ئەم جارم کە پەروەردەی ئەو شاخ و بنارم دوولە چیا ئاو دۆ دار سەد تەرس لای سەرویش شاخی هەورامانی بەرز داوێنیش دەشتی بەرفراوانە بەهشتی خوایە ئەم کوردستانە وەسفی کوێت بکەم گشت لە گوڵستان بەسە بۆ جوانیت ناوی کوردستان بەهارە دەشت و دەر لالە زارە گوڵاڵەی زەوی هەڵاڵەی دارە لە هەر لاکانی ئاوە دێتە دەر کەفی زیوینە دەکەوێتە سەر بینەدانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتەوە و هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان لێکۆڵینەوە و لێدوانە لەسەر ژیان و بەرهەمەکانی یەکێ لە سەربازەونەکانی ناو ئەدەبی کوردی یەکێک لەو کەسانەی کە زیاترین لێکۆڵینەوە و توێژینەوەی هەیە دەربارەی ئەدەبی کلاسیک و ئەدەبی کوردی کەسێکە لەو کەسانەی کە زۆربەی دەستنووسەکانی ئەدەبی کوردی پاراستووە و بەڵام بەڕاستی هەتا ئیستاش ناوی و ناوبانگی لە ناو ئەدەبی کوردیە کەمە ئەویش بەڕێز مامۆستا فاتح عەبدولکەریمی مودەڕیسە کە ئێمە هەمومان ئەم ناوەمان لە بەرگەکانی دیوانی نالی و مەحوی و مەولەوی و ئەم شاعیرانەدا بیستووە بۆ قسەکردن و لێدوان لەسەر بەرهەم و ئەدەبیات و کارەکان و توێژینەوەکانی ئەم کەڵە پیاوە لە ناو ئەدەبی کوردیە برای بەڕێز کە کامەران سوبحان برای نووسەر و توێژەر ئامادەیە لە بەرنامەکەمانە بەخێر هاتی کا کامەران زۆر سوپاس بۆ جەنابتان بۆ خوێندەخان بەخێر بێ کا کامەرانگە بە هاوکاری کاتیا خان کاتیا یونس بە ئامێری تار بەشدارە لەگەڵمانە بەخێر هاتی کاتیا خان بێگومان بە هاوکاری خەندەخان کا کامەران ئێمە بێگومان ئەم کەسە کە وەکوونە ناسراوە ئێمە ئەمانوێت سەرەتای بەرنامەکە کورتەیەک لە ژیانی مامۆستا فاتح عەبدولکەریممان بۆ باس بکەیت سوپاستان ئەکەم زۆر دڵخۆشم بە ئەوەی کە بەرنامەی قەلەندەرخانە یەکێک لە نووسەر و یەکێک لە سەربازە ون و کەسایەتی و ئەدیب و نووسەرە زۆر دیارەکانی ئەدەبی کوردی بەسەر کردەوە هەروەکو جەنابە ئاماژە پێم وابێت ئێوە یەکەم کەسن بەرنامەی بۆکەن و یەکەم جارە بەرنامە لەسەر ئەم پیاوە پڕ بەرهەمە بکرێت فاتحی مەلا عەبدولکەریمی مودەڕیز ئەو کەسەی کە ڕۆژە لە ڕۆژان کتێبی کوردی خوێنی بێتەوە و ئاگای لە دنیای ئەدەبیات و شعری کوردی بێت ڕەنگە لەسەر بەرجی زۆر کتێب یا لە ناوی لەسەر زۆری لە بەرجی کتێبەکانی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیزە بێت هەروەکو جەنابە ئاماژە پێە ئەگەر هەر کەس لە ماڵەوە یا لە کتێبخانە یا لە هەر شوێنەکە دیوانی مەولەوی بێسارانی فەقی قادری هەماوەند مەحوی نالی ئەمانەی بینی بێ ناوی لە تەنیشتی ماڵی ناوی مەلا عەبدولکەریمی مودەڕیسە ناوی کاک فاتح بینێت فاتح یەکێکە لە کوڕە گەورەکانی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە ساڵی 1926 لە نێرگزە جار لە ناوچەی هەڵەبجە لەدایک بووە تەمەنی مناڵی لە فەقێتی لەسەر دەستی باوکی و چەند زانا و دانایەکی گەوری کورد خوێندووە پاشتر لەگەڵ ماڵی باوکە لەگەڵ ماڵی مامۆستا مەلا عەبدولکەریم
گەشتی بەغای کردووە و چوونەتە بەغا هەتا مردنیشی و کۆچی دوایی کرد لە ساڵی 1990 هەر لە بەغا لەوێ لە مەرخەدی شەعب القادری گەیلانی لەوێ بە خاک سپێراوە و لەوێ نێژراوە مامۆسا کۆمەڵە بەرهەمی زۆری هەیە پیاوێکی زۆر دەوڵەمەند شارایە کتێب و بەرهەم و دەستنووس بەڵام وەکو جەناب ئاماژە و پیا کەم باس کراو و پیاوێک بۆگو سەربازێکی ون ئەوەی ئەهلی اختصاص نەبێ ئەوەی ئەهلی زۆر تایبەتمەند نەبێ ئەم پیاوە ناناسی ئەم پیاوە بەدەر لە توێژینەوە نووسین ئەمێ هەر ئاماژەیەکی خێراشی پێبم لە مەجای ڕۆژنامەنووسی و میدیاییشە ماوەیەکی زۆر بەرنامەی کوردیە بۆ لە ڕادیۆی کوردی بەغا کاری کردووە هەمووکو ئامادەکار هەمووکو پێشکەشکار و کۆمەڵێکی زۆر وتاری ئەدەبی لە ڕۆژنامەکانی تەئەخی و خەبات لەو ڕۆژگارەیە هەبووە لە پاشکۆی کوردی لە عێراق و لە ڕۆژنامەی عێراق پاشکۆی ئەدەبیەکەی وتاری ئەدەبی و گۆشەی ئەدەبی هەبووە و ئاخری تەمەنێکی جگەلەوەی کە مامۆسا بووکو مامۆساوەیەکێک بۆ لەو خوێنکارە کوردانی لە زانکۆی ئەزهەر وەرگیراوە لە میسر نەڕۆشتووە ئاخری تەمەنی نزیکەی 25 ساڵ لە مەڵبەندی دەستنووسی عێراقی کاری کردووە و شارەزایکی وردی لە دەستنووس و مەختوتاتی کۆنی کوردی و عێراقی و عەرەبیە هەبووە بەڵام مامۆستاگیان وەکو کاک حەمیدیش لە سەرەتای بەرنامەیە ئاماژەی پێدا وەکو سەربازێکی ون لەگەڵ ئەو هەموو کارە ئەو هەموو بەرهەمە هۆکاری فەرامۆشکردنی فاتح چییە بەڕێزت بۆ چیە گێڕێنیتەوە ئەم خێزانە سێ کوچکەیەک بوون یعنی بە یەکەوە بەڕاستی هەم مامۆستا مەلا عەبدولکەریم هەم کاک فاتیح هەم کاکە حەمەی کوڕی مامۆستا خۆی لە ڤیدیۆیەکە کە من بینی و ماڵە گەرم کوڕانەم نەبوونە من نەمەتوانی خۆتان نەزانن مامۆستا زیاتر تەمەنیە بۆ زیاتر لە 50 ساڵ لە مەرخەدی شەعب القادری گەیلانی مفتی عێراق بووە زانا بووە تەلەبەی هەبوو لە هەموو وڵاتانی جیهانی ئیسلامی و ڕەنگە زۆر نەیپەرژایەتە سەرەوە هەموو ئیشەکانی کاکە حەمە و کاک فاتیح بۆیان کردەوە بەڵام ئەمە بۆچوونی خۆمە ئەمە بۆچوونی تایبەتی خۆمە ڕەنگە پەیوەست بوو بێ بە کەسایەتی کاک فاتیح خۆی بەڵێ کاک کامەران بێگومان من لەوانەیە هۆکارەکە بۆ هەندێشتی تر بجێڕمەوە وەکو مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس کەسێتێکی ناسراو بوو لەسەر ئاستی جیهانی ئیسلامی لەسەر ئاستی جیهانیش چوەکو ئەدیبێک چوەکو پیاوێکی ئاینی چوەکو کەسێکی ناودار چوەکو ئەدیبێک بێگومان مامۆستا محەممەدی مەلاکەریمیش لەبەرەوەی چالاکی حیزبایەتی زۆر بۆ لە حیزبی شوعی کاری کردو پەیوەندی فراوانی هەبوو لەگەڵ هەموو چواردەوری خۆیان و پەیوەندیشی لەگەڵ هەموو شاعیر و ئەدیبەکانی سەردەمی خۆیان بۆ تەنانەت کۆزین دیوانی گۆران زۆربەی مامۆستا محەممەدی مەلاکەریم کۆی کردوێتەوە بەس ئەوەی کە هەستی پێەکەم دیارە مامۆستا فاتح پیاوێکی گۆشەگیر بووە کەسێکی گۆشەگیر بووە حەزی بەو ناوداریە نەکردووە کە تەسەورەکەمەوەش ڕەنگە یەکێک بە لە تایبەتمەندیەکانی زۆر نووسری تریژەیە هەیە سروشتی خۆی وایە ئیشەکە و حەزی زۆر بە دەرکەوتن و بە مقابلە ئەوە نییە بەڵام ئەوەی سەیرم پیاوە خۆشی بەدەل لە نووسەرەکەی خۆشی ڕۆژنامە نووس بوو ینی خۆی لە ڕادیۆی کوردی بەغا کاری کردووە بەرنامەی هەبوو هەروکو ئاماژەم پێ لە ڕۆژنامەی تەئەخی گۆشەی هەبووە وتاری هەبووە بەڵام ڕەنگە سروشتەکەی وابوو بێت حەزی بە دەرکەوتن نەکرد بەوش تایبەتمەندیتی ئەو نووسەرە خۆی پیشانەیەت مامۆستاگیان درێژە بە باسەکانمانەین لەسەر شاعر دوای ئەوەی کاک حەمید و کاتیا خان شاعرێکی ترمان پێشکەش دەکەن فەرموو بەفرە بەفراوە هاژەی شەتاوە بەستەڵک ڕاکە تاوی هەتاوە زەوی لایەک سوور لایەک زەردوشین هەرچی دەبینی دەم بە پێکەنین سروشت کە تارای بوشی پۆشیوە هەموو لای ڕەنجین ئەم دیوە و دیوە چریکەی بولبول پێکەنینی گوڵ پەپولە دەفڕێ لەم چڵ بۆ ئەو چڵ نێرگزی چاومەست و نەوشەی بۆن خۆش هەڵاڵە برمەی گریاوی سەرخۆش پەڵەپەڵەی هەور ڕەش و سپی و شین گرتوویە باوەش ئاسمانی نەخشین هەمووشت نازدار هەمووشت جوانە تابلۆی ڕەنجینی دەستی یەزدانە فەقیانەکانم دا بەسەر شاندا چاچی کەوام کرد بەلای گیرفاندا لای خەو و مەسافە دووری و نزیکی ڕۆژ و ڕووناکی شەو و تاریکی شاخ و یاڵ و دەشت وشکان و چەماو ڕێگای ڕاست و پان
ڕێی خوار و ڕووخاو مێژی سۆڤێتی سوپەری ژاپۆن کەری پیاوچاکان هەموو هەریەکن خەیاڵ ڕابرە خەیاڵ هەڵگرە خەیاڵ دابەزێن خەیاڵ هەڵبڕە بە باڵەمەلە بە هەوای سەفا بە شوێنەواری عێلاتی جافە. دەم خۆش کاک حەمیدیان، زۆر سوپاس. دەست و پەنجە و خۆش بێ خاتونگیان. کاک کامەرانگیان بە دەرلەو کتێبانەی کە لەگەڵ باوکیان نووسیوێتی وەکو دیوانی نالی مەولەوی مەحوی سالم، کاک فاتح چامەیەکی درێژی شعری هەیە بە ناوی گەشتی بیارە. ئەم چامەیە وەکو شێوازێکی نۆستەلژی دەمانگەڕێنێتەوە بۆ زێد و سەردەمی مناڵی تا ڕادێکیش نزیکە لە گەشتی هەورامانی گۆرانەوە. بۆ چونتان سەبارەت بەم چامەیە چییە؟ دەست خۆشوەڵا پرسیارێکی بەجێیەوە ئەو چەند بیتی کە جەنابەت و کاک حەمید هەردووتان خوێنتانەوە ئەو ڕۆحە نوستالیژیای ئەو حەنان و شێوازە گەڕانەوە بۆ ڕابردوو وە خۆشی لە پێشەکە ئاماژەی پێیات. جوانی ئەم شعرە بەدەر لەوەی کە تۆ باس دەکرد بەراو دەکرد بە گەشتی هەورامانی گۆران. جوانی ئەوەیە ئەم زمانە پاراوی کاکە حەمەد فاتح پێی نووسیوە زیاد لە 70 ساڵ لەمەوە پێشە. تۆ یعنی بیری ئەوە بکەرەوە 70 ساڵ لەمەوە پێش ئاستی زمانی کوردی شعری کوردی چۆن بووە. خۆی باسەکەڵە کۆتایی چلەکانە بیرم لەمە کردوێتەوە بینوسم، ینی سەرەتای پەنجاکان نووسیوێتی لە 90ەکان چابووە ساڵی 91 چابوو. ئەمەش ڕەنگە وەڵامێک بۆ پرسیارەکەی پێشووی کاک حەمید کە باسی کرد ئەم پیاوە بۆ دەرنەکەوتووە، ینی بۆ زۆر ناوبانگی نیە. زەلامێک یان نووسەرێک شاعیرێک چامەیەکی نووسی بە چامەیەکی ئاوا جوان 40 ساڵ دوای ئەوە چاپ بووە، ینی دوایەوە کە خۆشی مردووە اینجا چاپ بووە. ئەم شیعرە من دڵنیان پرسیاری ترەکە لەسەری، بەس ئەوەی کە زۆر زۆر بەلامۆ گرنگە کە من کاتی خۆی خوێندمەوە لە ماڵی کاکە حەمەیان پێم ئەم چامەیە زانیاری زۆری تایە، ینی بەدەل لە چامەیە وەکو تەکنیکی شعری وەکو زمانی شعری زانیاری زۆری تایە لەسەر کوردستان و لەسەر ناوچەی هەورامان هەڵەبجە، ناوی کەسایەتیەکان، ناوی گوندەکان، ناوی گوڵ و گوڵزار، ناوی کانی، یعنی شتی زۆری تایە، ناوی کەسایەتیەکان لە هەمووشی مهمتر لەوانەش مهمتر فەرهەنگێکی بۆ دروست کردەوە لە کۆتایەکان. مەسەلەن باسی مەولانا خالی دەکات، باسێکە لە شعرەکە لەوێ شەرحی کردووە، باسی تاربەکی جافەکات، باسی ئەحمەد موختارەکات، باسی پراوێزی بۆ هەموو ناوە بۆ هەمووی نووسی زیاتر لە 60 پراوێزی نووسیوە. هەڵبەتەوە بۆ خوێنەر زۆر گرنگە، زۆر گرنگەوە. من لە ڕاستیە بیدیات کەوتیان کاک فاتح دیوانێکی زۆر مەراقم بوو کە گەڕام دەستم نەکەوت، دوایی لە ڕێی خێزانەکەی و لە ڕێی ماڵی کاکە حەمی مەلاکەریم و وەرم گەرەوە نوسخەیەکیشم بە دیاری پێشکەش بە بەرنامەکەتان کرد کە نییە لە کتێبخانە کە خوێنمەوە بەڕاستی سەرسوڕمان بووم بۆ ئەم زمانە کوردیە پاراوە، بۆ ئەم کوردیە جوانەی کە ئەم پیاوە بۆی نووسیوە. ڕاستە وەکو جەنابیش تو کاک حەمیدیش باسیەوەتان کە نزیکە لە چامەکەی گۆرانەوە کە گەشتێک بۆ هەورامانە، بەڵام نزیکەکەشی هیچ لەنگیەک نییە، هیچ خەوشێک نییە، هەستەکەی خوێنە لە بەردەم دەقێکی جوانایە کە لە ئەدەبی کوردیە 70 ساڵ لەمەوە پێش نووسراوە و پیر نەبووە و کۆن نەبووە و تاموچێژی خۆی هەیە. مامەساجان بێگومان ئەمە کاریگەریەکەی گۆران وەکو شاعر، چکە پێم وابێ گۆران بەر لەو ئەو چامەیە خۆی نووسیوە، بەڵام لەوانەیە شێوازی تعبیرەکان جیابێ. گۆران زیاتر لەگەڵ ئەو سروشتا قساکە، ئەم زیاتر گەڕانەوەی و بۆ نۆستالژیایەوە باسمان کرد. بەڵام کاریگەری ئەدەبی گۆرانیشی لەسرە، هەر ئەدەبی گۆران وەکو شێوەزاری گۆران ئەڵێم نە گۆرانی شاعیر، وەک ئەوەی کە ئەم شعرانە هەمووی بە کێشی دەبڕگەی نووسراون کە پێم وایە زیاترین دەوڵەمەندترین جۆری کێشە لەناو ئەدەبی کوردیە. دەوڵەمەندترینە بەس قورسترینیشە، ینی زۆر قورسە. من خۆم کە ئەم خوێندە بۆ ئەم خوێنەوە مزانم جاریوە شاعری تەنانە گۆران کە ئەو برگانەیە نووسە لە هەندێک شوێنە ئەو برگانە تێگەچی ئەم وەکو معادلەیەکی مادماتیشیە لە بیدایەتەوە تا ئاخیر بە دەبڕگەی نووسێتی بە شێوەزاری گۆران هەروەکو جەناب بەڵێت و هەر لەسەر پرسیارەکەی جەنابیش کە ئەم نایشارێتەوە کاریگەری گۆرانی شاعری زۆر لەسەرامە، هەر لە ناوەکەیەوە لە گەشتەکەیەوە کە دەست پێەکە بیدایەت، یعنی ڕیتمێکی درامی هەیە کە لە بەغا دانیشتووە بیری ئەوە ئەکات بچێتەوە بۆ هەورامان گەشت کات بۆ هەورامان. و من پێم وایە ئەگەر هەڵە نەبن زانیاریەکەم کاتی خۆشی کە ئەو گۆشە وتارانەیە بۆ لە ڕۆژنامەی تاخی هەندێشتی لەسەر ئەم
دیوانە نووسیوە لەسەر ئەم چامە شعریە خەڵک زۆ پرسیاری کردووە و توانە تۆ باسی چامەیەکی شعری خۆتەکەیت و نییە بوونی نییە شتێکی ڕۆژگاری خۆیەت کە نەخۆش کەوتووە لە خەسەخانە بووە بە تەکلیفی لە کاکە حەمە کردوتێتی پێشەوی بمرم تکایە ئەمەم بۆ چاپکە کاگە حەمەش لە بەغا دەستی کردەوە بە چاپکردنی چکە خۆی پێشتر کاک فاتیح باسی کردووە کە ئامادەسازی کردووە هەتا دیوانەکە تەواو بۆ کتێبەکە بەداخەوە خۆی کۆچی دوایی کردووە و نەیبینی ئەوەی کە ئێمە زۆر زیاتر پێویستە تەرکیزی لەسەر بکەین ئەو شەرح و تەفسیرەی کە ئەم مامۆستا مەلا عەبدولکەریم و کاکە فاتیح و کاکە حەمە کردویانە بۆ دیوانی نالی و بۆ دیوانی مەحوی و بۆ دیوانی سالم و بۆ دیوانی مەولەوی بۆ بێسار یعنی بۆ زۆر لە شاعیرانیان کردووە ئەمە کارێکە بەس ئەمان کردویان لە ناو ئەدەبی کوردی کەسی تر پێشتر نەبووە بەڵام ئەوەی کە من سەرنجماوە دیوانی نالی نزیکی 750 لاپەڕەیە 74 لاپەڕەی پێشەکیەکە مامۆستا فاتیح نووسیوێتی بۆیە من وا سەرنجەیەم کە پشتی شێر هینی مامۆستا فاتیح بێ لە تەفسیری مەبەستە دیوانی نالیەکەی بەڵێ دیوانی نالیەکەیە لە ڕاستیە ئەو حکومە خوێنە دەتوانێت بیات و تۆ ئەوە سەرنجێکی وردە من نەک بۆ نالی من دوایش باسێکم لە بەرنامەکە ئیشێکەکە میسال سەر سالم لە سالمیشە عینەن شت وایە لە مەحویشە ئەزانی ڕاستیەک هەیە بێ بوترێت مامۆستا مەلا عەبدولکەریم زیاتر لە 56 ساڵ لە شعری کلاسیکیایشی کردو خۆی ئەڵە بە دەمی خۆی بە نووسین و مقابلە ئەگەر ئەم دوو کوڕم نەبووە نەمەتوانێ میشە بکەم من ئەم سەرنجەی جەنابە زۆر بەجێ لەو پێشەشە دوور و درێژەیە بەڵام لە ڕاستیە منەوەی کە مەحویجە خوێنمەوە ئەو پێشەکیە نەخوێنێتەوە بەوازحی لە نالی ئەو پێشەکیە هاندەرە دەواازەیە بۆی کە لە نالیکەرە بۆی لە نالی ئەوە لە پێشەکی دیوانەکانی تریش هەیە لە ڕاستیە دیوانی سالم بۆ ئەمنەوەی ئێمە ئێستاکە لە سەدەی 21 قورسە ئەستەمە بتوانین شعرێکی سالم بخوێنین وەکو خۆی تێبگەین لە پێشەکی سالیمیشە عینەشە دووبارە من حەزەکەم ئاماژە بۆ ممکە قورسترین سەبکی شعری لە ئەدەبی کلاسیکە ئیسالمە بەڕاستی بەڵێ من لە بەرنامەکە ئەگەر دەرفەتە بێت لە ئەخیرە باسی ئەگەر بکرێت تەوەری ئەخیری باسی سالمەکەین چکە یەکێکە لە پرۆژە گەورەکانی مامۆستا مەلا عەبدولکەریم و کاک فاتیح و کاکە حەمە کە نزیکەی 50 ساڵ ئەم بەرهەمە ئیشی تیاکرا 50 ساڵ اینجا چابوو و من شانسی ئەومە بوو لە ئاخری و ئەخیرەکە لەو پرۆژەیە بەشدار بووم ئیشم تیاکرد ئیشی هەڵەچنی لەگەڵ کاکە حەمە و هەندێک لە شعرەکانی چکە شەرحی شعرەکانیشی تایە و ئەوە حەقیقەتێکە کە ئەبێ بیڵین زمانی کوردی وەکو زمانی زۆربەی میلەتانی تر یەک شێوەزار نییە و یەک شێوە ئاخافتن نییە ئەمەی سالمیش تێکەڵێکە لە شێوەزارەکان ڕەنگە ئێمە نەتوانین بە شێوەزارێکی تر بخوێنین و یا تێبگەن هەر کوردیشە بەڵام لە پێشەکی لە ئەوەی سالمە مامۆستا مەلا عەبدولکەریم و کاک فاتیح زۆر بە وردی دێر بە دێر پەرەگراف وشە بە وشە شیکاریەکەن و مانایەکەن ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکانی بەڕاستی بەڵێ دێنەوە سەر بەرنامەکەمان گەر خەندەخان بەشێکی تری شعری گەشتی بیارەمان پێشکەش بەرەو هەڵەبجە باڵم گرتەوە بە باڵ گرەوەم لە مەلبردەوە گەیشتمە حەوشەی مزگەوتی پاشا پاش جەماعەتی نوێژەکەی عیشا کۆمەڵی شەوی جومعەی بێخەم بوو دۆست و برادەر گشت لەوێ جەم بوو گەڕە لاوژێ یا دەمەتەقێ نوکتە و قسەی خۆش لە حوجرەی فەقێ لە هەموو لاوە جەماعەت جەم بوو تەنها هەر منی نامۆیان کەم بوو لای فەقێ شەوی جومعە و سێشەممە تەرخان کراوە بۆ گاڵتە و گەمە ئەو شەوە تا خەودای بە سەرمانە بەزم و یاری بوو نوکتەی پڕمانە نەک حەوشەی مزگەوت یا تەنها حوجرە بوو بەهەرا ئەو دەور و بەرە نەپارە و پولە نە سەرمایەی دەست نە کەشتی خنکاو بێ بە فریاد ڕەس خۆیەتی و سکی و دەرزی و ڕۆژانە لە فێقێ نایە بنە بۆ ژانە خەم و خەفەتێ
ببێ لەوێدا بۆ ئەو کەسەیە کە دڵی لێدا بۆ دەردی عیشقی ئەگری جەخاوێ ئارامی دڵی بۆ ئەو بێ تاوێ. دەم خۆش خەندەخان. زۆر سپاس. کە کامەران زۆر سپاس. بێگومان باسی ئەومان کرد ئەو کارانەی کە ئەمان کردویانە بە کەس نەکراوە بەڕاستی لە ناو ئەدەبی کوردیە. ئەوە نەبێڵین هەندێک جار لە وەکو مامۆستا عەلادین سەجادی مێژووی ئەدەبی کوردی نووسیوەتەوە و کۆمەڵێک شاعیری ئاماژە پیاوە ئەوانە بە کورتی. بەڵام کەسانی تریش هەبوون مەسەلەن وەکو خوا لێ خۆش بووان پرۆفیسۆر معروف خەزنەدار، مامۆستا مەسعود محەممەد، مامۆستا سدیق بۆرەکەی، ئەوانیش لەم بوارە هەوڵی خۆیانیان هەبووە. چۆن بەراوردی هەوڵەکانی ئەوانەکەیت بەم هەوڵی دەست خۆش وەڵام من ویستم تۆسی تر لەسەر گەشتی بیارە چکە ئەو هینەی خوێندی و پەر زۆر جوان بوو بەس جوابی پرسیارەکەی جەناب تێمەوە دەست خۆش کۆمەڵە ناوی زۆر تایبەتی من نامێن ناو بژبێرم شێتر تەنانەت لە ڕۆژگاری ئەمڕۆشمانە دەیان کەزەیە کە لە مەجای شعری کلاسیکی کوردیە کارەکەن فەقی قادری هەمەوەت ئەمە پێش مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس کەس نەیزانێت شاعیرێ بەم ناوە ئەمە نەعیبەیە نەخەوشە نەیچ بەڵام مامۆستا و کوڕەکانی دانیشتون هەموو شعرەکانیان کۆ کردوتەوە شەرحیان کردووە کارەکانیان مەسەلەن مەولەوی شاعیر پێش مەلا عەبدولکەریم مودەڕیس ڕەنگە ئەم لاولای ئیشێکی کورد کرابێ خەڵکی تریش دوای مامۆستا مەلا عەبدولکەریم ئیشی تیا کردووە بەس کەس وەکۆمان بە قوڵی ئیشی تیانە کردووە بێسارانی شاعیر ئەزانی بێسارانی شاعریکی زۆر مەزنی کووردە بەڵام بەڕاستی ئەگەر یەشێک وەکو ماڵی مامۆستا مەلا عەبدولکەریم شارەزای شێوەزاری هەورامی نەبێت ئیدیۆمی هەورامی نەزانێت پەندەکانی ناتوانێت هەر بیخوێنێتەوە ناتوانێت تێبگات ئەمان هاتون شعرەکانیان داناوە شەرحیان کردووە مانایان کردووە وایان لێ کردووە کە تۆ لی تێبگەی مەولەوی مەسەلەن مەولەوی شاعیر لە ڕاستیات پیرەمێرد قسێکی زۆر جوانیە ئەڵێ هەتا مەولەوی منە ناسی وا مەزانین نالیک گەورەتری شاعری کووردە کەواتە مەولەوی گەورەت یعنی مەولەوی شاعیر ئەگەر مامۆستا مەلا عەبدولکەریم و کوڕەکانی نەبووە بەڕاستی نەمانەتوانی بیخوێنینەوە بەڵام مامۆستا مەسعود محەممەد و معروف خەزنەدەرەوەمانە ڕۆحیان شاد بێ کۆمەڵی ئیشیان کردووە بە تایبەتمەندی تر بە جیاواز لەوان یعنی وەکو ئەمان بە قوڵی ئیشیانتیان نەکردو وەکو ئەمان فراوان نەبوو پرۆژەکەیان. بەڵێ مامۆستاگیان جگەل و کارانەی کە بە هاوبەشی کاکە حەمە و مەلا عەبدولکەریم مودەڕیس نووسیوێتی و کردوێتی کاری تەنهای خۆی هەیە زۆربەی کارەکانی هاوبەشە ڕۆمانێکی تەرجەمە کراوە دەستنووسە گەشتی بیاری هەیە پێم وایە یەک کتێبی تریشی هەیە یەک کتێب ئەوەی وەکو چاپکراوە بەس دەستنووس وەکو دەستنووس من پێم وایە بەرەمی زیاتر لە 10 کتێبی دەستنووسی هەیە بە بەڵگەی ئەم قسەیە ئەوەیە کە ئەم پیاوە ماوەیەکی زۆر لە ڕۆژنامەکانە شتی نووسیوە وتاری نووسیوە وتارەکانیشی پەیوەندی بە یەکەوە بووە کۆکرێتەوە ئەگەر کەسێک هەبێت توێژەرەکۆی کاتەوە بەرهەمی 10 کتێبی چاپکراوی هەیە. بەڵێ مامۆستاگیان دیارە چەندێک باس لە مامۆستا فاتح عەبدولکەریمی مودەڕیس بکەین هێشتا کە کەمە بە بەرنامە و دوو بەرنامە کۆتایی پێ نایە بەڵام بواری بەرنامەکەمان هێندەیە ئەمەوێ لە کۆتایی بەرنامەکەدا زۆر سوپاسی ئامادەبوونت بکەم سوپاس بۆ ئەو زانیاریانی کە پێت بەخشین ئەمێ زۆر سوپاسی خات و کاتیاش بکەم خۆی و دەست و پەنجە جوان زۆر سوپاس مامۆستا کامەران بێگومان مامۆستا فاتح زۆر لەوە زیاتر هەڵەگرێ بەڵام ئەوەی کە ئێمە حەزمان کرد پێشکەشی بکەین یاد بەیاد هێنانەوەی ئەو پیاوەیە ئەو کەڵە پیاوە لە ناو ئەدەبی کوردیە ئەمەوێ زۆر سوپاسی کاک حەمیدیش بکەم زۆر سوپاس بۆ تۆش بە پارچەیەکی تر لە چامەکەی مامۆستا فاتح کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەومان دێنین تا دیداری داهات و هەرشاد و سەرفراز بن. سەرەتای گەشتم کەلانەی شۆخی و لار و لەنجە بوو دوای حەسانەوە بە یادی جاران کاتێ تەواو بوو دیداری یاران ماڵاواییم کرد لە دۆست و برا لە ئەهلی گەڕەک لە فەقهێ و مەلا پێشەوەی کەوا مزگەوت جێبێڵم بسم الله دەستکەم بە گەشت و جێڵم
تاوێ چوومە سەر ئاو و حەوزەکەی دەم و چاوم شت تێر وتم ئۆخەی بەرەولای عەنەب ڕێگام گرتە بەر تێر دەمڕوانیە شاخ و دەشت و دەر بەدەم ڕێگاوە دڵ دوور لە ئازار بەیادی جاران بۆ خۆم جار بەجار دەم چڕی بەستەی ئای ئای و قەتار ئای غەریب مەڕۆ هۆ خاڵۆی ڕێبوار گۆرانی باوی ئەو خاک و بوومە کە لە ناو خەڵکە باوە و بیستومە هی حوجەی فەقێی ئەم دی و ئەو دی و بێپش و دەموت لە بەرزی و نشی و لای ڕاستی ڕێگا نەختێ بەرەو ژوور عەبابەی لێبوو دیار بوو لە دوور